بۆ خۆتانەزانن ئێمە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بە بەردەوامی هەوڵی ئەومان داوە کە هاوڵاتیان ئاسی وشیاریان بەرز بێ لەسەر ڤایرۆسەکە لەسەر خۆپاراستی خۆیان و خزم و کەسوکاریان بۆیە ئێمە زۆر ڕێگامان بەکارهێناوە یا تاقی کردوێتەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری هاوڵاتیان. ئەم ڕێگایش بە هاوبەشی لەگەر ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێگایەکە کە خۆی بینێتەوە لەوەی کە 9 ڕۆژ کۆمەڵێک تیمی تەندروستی بە سەرپەرشتی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و ڕێکخراوی تەندروستی جیهانی ماسک و پرۆشوری وشیارکردنەوە بەسەر هاوڵاتیاندا دابەشەکەن. ئەمە سەرەڕایەوەی کە چەند ئۆتۆمبیلێک بە بڵندگۆ و بە شاشەی دیجیتاڵەوە بەناو ئەو شوێنانە ئەگەڕێن کە ئێمە دیاریمان کردووە کە خۆی لە چەند زۆنێکی قەرەباڵخی کۆمەڵایەتیە بینێتەوە و پاشان 2 ڕۆژ هەڵمەتەکە لە دەرەوەی سنتەری شار جێبەجێکرێ. هیوادارین بتوانین ئەو ئامانجەی کە ئێمە هەمانە بۆ وشیارکردنەوەی هاوڵاتیان بەدەستی بێنین و پەیامەکەشەوەیە کە تۆ تەندروستی خۆت ئەمانەتێکە لەسەر شانت تەنها پەیوەندی بە خۆتەوە نیە، پەیوەندی بە دەوروبەرەکەشتەوەیە بۆیە پێویستە ماسک بەکاربێنی ئەگەر توش بووبی یا ئەگەر بتەوێت توش نەبی، چونکە ماسکەکە تاکە چەکی ینی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکەیە. تەنانەت دەگەر تۆ لە شوێنێکی زۆر قەرەباڵخ و ڤایرۆسێکی زۆریش لە ناوچەکە بێگە تۆ ماسکەکەت بەکارە نابێ ژمارەیەکی کەمتر ڤایرۆزە چێتە لەشتەوە ئەو کاتە نیشانەکانت کەمتر و بە سوکتر لەسەر دەرەکەوێت. دکتۆر بە دەرفەتی دەزانم لەگەڵ هەڵکوشانی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا خۆتەزانانی لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا با بڵێن هەرێمی کوردستان بەرز و نزمیە بەخۆیەوە بینی لە ڕووی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی لە پارێزگای سلێمانی چۆن هەڵدەسەنگێنی بار و سروفەکە تا بڵێن تا جێگیرە یاخۆت خۆی لە هەڵکوشانم بڵێم لە ناو سنتەری شار تا ڕادەیەکی باش هاوڵاتیان پابندن و ژمارەکە بە شێوەیەکی ئاسایی زیادەکە، بەڵام لە دەرەوەی سنتەری شار لە قەزاکان بەهۆی جەژنی قوربانەوە ژمارەکە تۆزێ بە خێرایی زیادی کردو.